نهاجي مەمەبانداریە جوانێ کورد علی حەسەن لە ئیستقبان کردیەک و دەتیمەکە پرتوگالیدا بەریادەمەکە درێژ هاتیە وەرگرتن کاکعلی دەمێتە باش بێ هەرچەندە تزوو بەژی بووی لە ئیستقبانێکی فەرمی پیرۆزبایی ئێرتەکەم هەتخوازم تخۆ بدە ناسکردن دەست پێکێدا چەند ساڵەت لوا وڵاتە دژی وڵاتێ یەکیتیا ئەوروپا وتەچاوە بووی یەک ژیاریزانێن فەرمی یەن سەرەکە یانەیە پرتوگالی دە و نابێ ناتە چییە کەرم کە کاکعلی بەلێ کەرم کە چاوەی ڕەندم کا نابێ خۆ بژە خۆ بدە ناسکردن من علي حسن ميشو خەلکێک و درێ علی تەمەنێتە چقاسە عمرێتە چقاسە داوشاش خەلکێک و درێ گوندێتە گوندێک و دژێ هاتی سووریە باشە علی کە بەحسا خۆ بکە وختات تبگۆکێت لە ئیستی تۆپێ چاو بووی یاریزان چووی لە چاو بووی لە عەبد نادیا پرتوگالی دەکا بەحس بکە علی تەژم فێم کرد از كاك ما استاذ اجرات ترجماكم بەێ تەرجمەکە بلا بێژێ کەرم کە تکێشە نینە از داكات الملعب يا وشوش علی کاستێ پەبرە بن المەبحسێنە تچاوە بووی لاعب چەند ساڵات مای یعنی حتا توی ئەو نادیا پرتوغالی چاو بووی لاعبێوێ کا بەحسا خۆ بکات چاو بووی لاعب كان سنة حتى تأكد مش شاش سال لیزم در گیمارایش سه سال سکینیم باشه تا کرد دانم معنی بلیزم نابێ نادیاتە چی علی نابێ نادیاتە نادیات تێدە لەیزێ تۆپانێت کەی ما بين نادي نادیە نابێ نادیا کوت لێ یا پرتوغالی النوم ده توفق ئاگێژ نێگرش تەبوو دێڵ باش کیژە باژاریە باژار مەدینێ کیژە باژارە گیمارایش علی دەوریا چەندێ دەیە یا یەکیا پرتوغالی دە هەندەی زنیان پلا دوێ دەرەجات دوێ ئەگەر کەکێوە بزان بابێ علی حەسەن وێ دەرەیە کاک حەسەن ئەگەر بخۆشت کارە بەشداریکی باواکی ڕاستە علی ئەف چەند ساڵیە پرتوگال دمێنێ چاوە هاتە وەرگرتن دوێ نادیا پرتوگالیدا بخدي كاك ما مستا بيش صار نادي برتقال ديزي بەێ بري کاک حەسەن وەرە تژوەرە پێشیا کامیرەم تەژی بین کەرم کە بلا تەماشەمان تەژی بین کەرم کە پێشیا کامیرێ تو علی هەردوو جەم هابن بەس باش کەرم کە کاک حەسەن بخدي مرحبا مع مستا بريكشكا کەرم کە بەس خەبچکی بدە پاش قەنە هەون هەموو خویابکەوە جێتە خویابکی خە بدە پاشنێکی کامیرێ دوور کەشخوا کامیرێ دوورکە دقة کەرم کە باش بيانا بەێ کەرم کە بەحس بکە کەرم کە دقة از كامل مرحبا اشترى مع مستا سەر چاوا کاک حەسەن کەرم کە بەحسا علی بکە چەند ساڵیە بووە لاعب لێ نادیا پرتوگالی و چ دەرەجێ دەت لەیزێ کەرم کە بخدي هوا بيش صار نادي برتقال ديزي بري في بسالك حياني سه سال دليس اما تشتي خاطنا بي نك اوراق خابي نك كارت خابي بشتي سه سال حتى جرى اوراق تشيكرن كارت طابع دانجن دي معني بريزي بەێ ئەو نادیاک و علی تێدت لەیزێ دەرەجات چەندەیە دەرەجایەکیە دویە درجة شندي شاشه ايه شاشة كاك ما مستا یعنی درێزبەندیا دەوریا پرتوغالی دێ شەشیەنها اري باشە ئەگەر تخوازم تجعلی پرسێ تخوازی هەر نادیا خۆ دەبمێنیان خەوناوی چییە نادیکە ئۆڕۆپی
ئەف نادیەک و سەر ئاستا جیهانی بناوبانگ دخوازی هەرێکی ژان نادیە بێ یاریزانێکی ژان نادیە تتخوازي تهرك كجر نادي بكجر مستواي جيني طبعا طبعا نادي نزو برتغال برتغال انت البرتغال آه. دخوازي هوا ممارسة كد البرتغال دا ممارسة كه یعنی وەکە نەها نادیە بێ مەزنیە ئەنگلترا ئیسپانیا ناخوازێ نەخەونەویە هەرێور فرنسا دخوازي هر فرنسا باشە کاک علی و مامۆستا حەسەنجی سپاسیاوە هەر کاتکەم بهێویمە علی خۆ بعلمێنێ زمانی کورمانجی کۆمپەورە باخبن تا کوژمە فێم بکێ هێویا سەرکەوتنێ ژێرت خوازم دووبارە پیرۆزە